ئافرەت خوڵقێنەری ژیانە ئەمە نابی وەسفی بکەم ئەو وەسفم دەکە ئەو ئەمنی دروست کردیە یعنی ئەوە پێم سەیرە پێ دەکو وەسفی دەکە وەسفی چێ ئەوان خوڵقێنەرە ئەوان داکەن خوشکن ئەمە دەبی بیان پارێزین دەبی قودسێتان بدەین دەبی پیرۆزباییان لێ بکەین دەبی خۆشەویستی خۆشگوزاریان لۆ بکەین ئێمە هەمومان دەبی لەو عەقڵیەتە دەربچین کە بڵێن ئەمە زاڵدارین ئەمە هێزدارین نە ژیان پێکەوە ژیانە کۆمەڵگەی کوردی ئێستا زۆر جوانتر لە 180 وڵاتان جوانتر بێژێک لە ئەوروپای کە ستاندەردی شارستانی اعتبار دەکرێتن تەماشای ئافرەت ناکەن وەچی تەماشای ئافرەتکردن لە کوردستان ڕاستە کەم و کورتێکەیە بەڵام زۆر جوانە ئەو کەم و کورتێ نیشان بکرێت حەدە چارەسەر بکرێتن ئێمە نابی ئەو شێکە هەیتمان تەماشای نەکەین دەبی ئەو شێکە هەیتمان بیپارێزین گەورەی بکەن چاکتری بکەین ئافرەت دەبی خۆی ئیسپات بکاتن کە تاک علاقەتی بە جەندەر نییە هەر کەسێک بتوانی ئیسپاتی توانای خۆی بکاتن پۆست وەردەگری کار وەردەگری کار دروست دەکاتن و بڕواشم وایە ئەمن پێیان دەڵێم هەر کەسە کاری خۆی بکاتن کار لە خۆی دروست بکە ئەو جار ئازاد و سەربەز دەبیت